سارا بەردەوامین بەڵێ بەردەوامین ئاکام دەچینە لای تەوەری دومین پرۆگرام وەک دەزانین کە ئەم شەپۆ لە بارانبارین و بە فراڕووی لە تاوی ناوچەکانی هەرێمی کوردستان کردووە و ئەمەش دەبێتە هۆی ئاستەنگ بۆ هاوڵاتیان دروستکە و بەڕێوەبەرایەتی هاتوچۆی بۆ شارەکان و قەزاکانیش چەندین ڕێنمایی جیاواز بڵاو دەکەنەوە بۆی کە شۆفێران ئاگادار بن لەو ئاستەنگیانێکێتە بەردەمیان و ڕێوشوێنی نوێیان بۆ پیشان دەدەن و پرۆگرام باسمان کرد کە پێویستە وڵاتیان بێگومان یاخود شۆفێران پابەندی ڕێنماییەکانیان چۆ بن. بەڵێ و ئاکام هەر لەگەڵ ئەو ڕێنمایانەشا چەندین چالاکی جۆراوجۆر ئەنجام دەدەن بۆی کە کار ئاسانی بۆ هاوڵاتیان بکرێ و بتوانن کار و چالاکیەکانی ڕۆژانیان باشتر ئەنجام بدەن. بەڵێ سارا لە چەندین بۆنەدا بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان چ لە سنووری ئیداری ڕاپەڕین بێت لە سلێمانی بێت لە دووهۆک یان هەر ناوچێکی تر بێت هۆشداریان داوە بە هاوڵاتیان بە گەشتیاران بە دیاریکراوی بە شۆفێران کە سەردانی لە کاتی بەفربارینە سەردانی ناوچە شاخاویەکان نەکەن چونکە ئەو ڕێگای ئەیبەستێت ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە پێکدادان لەنیان ئۆتۆمبیلەکانە دروست بێت و گیانی هاوڵاتیان بکرێتە مەترسیەوە. بەڵێ جا ئاکەم ئەمڕۆ لەگەڵ عەلی عەبدوڵڵا وتەبێژی بەڕێوەبەراتی هاتوچۆی ڕاپەڕین گفتوگوی زیاترەکەین لەسەر ئەو ڕێنمانەیە کە دەریان کردووە هەروەها ئەو کار و چالاکیانی کە لە ئێستادا ئەنجام درراوە بۆ باشترکردن و ئاسانترکردنی ژیانی هاوڵاتیان. سڵاو لەوێ کاک عەلی بەیانی و باش هیوادارم ڕۆژێکی باشە هەبێ و سپاس بۆی کە ئەم بەیانیە لەگەڵمانای. سەرەتا باس لەو کەشە بکەین کە ئێستا هەیە بەفر و بارانبارین هەیە چه ئاستەنگێکی دروست کردووە و ئێوە لە ئێستادا چ ڕێنماییەکتان بۆ هاوڵاتیان بڵاو کردوێتەوە؟ بەڵام بزانم کێشەی هونەری هەیە لە ئێستادا کاگالی ئامادەنیە بەڵام سارا وەک تۆ باست کرد سنووری داری ڕاپەڕین ناوچێکی شاخاویە بێگومان ئەم شەپۆلەش کاریگەری زۆری هەبووە لە سنووری داری ڕاپەڕین هەر بۆیە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ڕاپەڕین لە ماوەی ڕابردوودا چەندین ڕێنمایی بڵاو کردوێتەوە بۆ گەشتیاران بۆ شۆفێران بە دیاریکراوی کە ئاگاداری خۆیان بن یاخود لە کاتی بەفربارینی زۆر شۆفێران سەردانی ئەو ناوچانە نەکەن کە ئەبێتە هۆی مەترسی بۆ سەرژیانی هاوڵاتیان یاخود شۆفێران بە شێوەیەکی گشتی سارە. بەڵێ جا هەر ئاکامەمە لە کاتێکە وەک دەزانین کە باز لەوە دەکرای خۆت پێشبینی دەکرێت کە ڕۆژی دووشەمەواتە ئەمڕۆ لە کاتی کۆتایی هاتنی ڕۆژاواتە لە دەستپێکردنی شەوە شەپۆلەکە بەهێزترە بێەوە دەبێتە هۆیەوەی کە بەفر و بارانێکی زیاتر تەنانەت ناوەندی شارەکانیش بگرێتەوە ئەمەوە دەکات کارەکان قورستر بێ یاخود ئاستەنگەکان بۆ هاوڵاتیان زیاتر بن. ئەمەش وای کردووە کە چەندین ڕێنمایی و کار و چالاکی ئەنجام درێ لەلایەن بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ. بەڵێ جا سارا ئەوەی جێی خۆشحاڵیە بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ لە زۆربەی پارێزگاکانی هەرێمی کوردستان یاخود لە ئیدارە سەربەخۆکان یاخود ئەو ناوچانەی کە شاخاوین و مەترسیان لەسرە لە کاتی ئەم شەپۆلەیە بازگەیان داناوە. ئامانج لەم بازگانەش ئەوەیە کە هەنێر شوێن هەیە کە زۆر مەترسیدارە و ڕێگە نادرێت هاوڵاتیان یاخود گەشتیاران ڕووکەنە ئەو شوێنانە کە ئامانج لی دوجار پاراستنی گەشتیار و شۆفێرانە سارە. بەڵێ ئاکام دەستخۆش جا ئێستا میوانەکەمان ئامادە نییە چین لای راپۆرتێک کە تایبەتە بە نایجل بیکەر ئەو پیاوەی کە لە بەریتانیا بە گەورەترین فێڵبازی خۆشەویستی ناسراوە دوجار کەوتە داوی یاساوە و بیکەر تەمەنی 56 ساڵە بە بەکارهێنانی وشەی شیرین هەروەها و بەڵێنی هاوسەرگیری توانێتی بە بڕی 1,300,000 ژنی $300,000 لە 5 ژنی قوربانی بدزێت واتی توانێتی پارێکی زۆر باش کۆ بکاتەوە بەهۆی ئەوەی کە بەڵێنی هاوسەرگیری و خۆشەویستی پێداون ئەمەش بەداخەوە ڕیکۆردێکی باشی تۆما کردووە کاتەمە باشترین ئەکتەریشە سارە ئەگەر بەداخەوەجا لە فیلمە سینەماکان بەشداری پێ بکەن. بەڵێ بەداخەوە ینی هەمیشە بازلەوە کرد پیاوان بۆ بەڵێنانی کە نادروستن بەداخەوە دەتوان ئافرەتان و بەشێکی زۆر لە خانمان هەڵبخەڵەتێنەوە بتوانن سوودێکی باشیان لێوە بگیرێت. هەمووشیانوانین ژمارەیەکی دیاریکراوە. بەڵێ دیاری کراوە. بەڵێ جا دەچینە لای ئەم راپۆرتە بۆی کە بەیەکەوە ببینین. بابی نەریبن. گەورەترین فریودەری خۆشەویستی کەوتە زیندان بە ناوی خۆشەویستیەوە دەستی پێکرد بەڵام بەدزینی ملیۆنەها دۆلار و زیندان کۆتایی هات. نایجل بیکەر ئەو پیاوەی کە لە بەریتانیا بە گەورەترین فێڵبازی خۆشەویستی ناسراوە دوجار کەوتە داوی یاساوە.
بیکەری تەمەن 56 ساڵ بە بەکارهێنانی وشەی شیرین و بەڵێنی هاوسەرگیری توانیوێتی بڕی 1,300,000 دلار لە 5 ژنی قوربانی بدزێت. سیناریۆی ئەم پیاوە فێڵبازە میشە یەکشت بووە، سەرەتا خۆی وەک بازرگانێکی دەوڵەمەند و سەرکەوتوو نیشانداوە دوای ئەوەی متمانەی تەواوی خانمەکانی بەدەستهێناوە بە بیانووی بلۆگبوونی حسابی بانکی یان کێشەی ئەمنی داوای پاری لێکردوون. بیکەر هانی 5 قوربانیەکەی داوە کە ماڵ و سامانەکانیان بفرۆشن و تەنانەت قەرزیش بکەن بۆەوەی بتوانێت بازرگانی بکات لەسەر پلاتفۆرمە ئەلکترۆنیەکان، بەڵام لە ڕاستیدا جگەل لە قومارچیەک هیچی تر نەبووە. قوربانیەکان کە زۆربیان هەموو پاشەکەوتی ژیانیان بە بیکەر بەخشیوە، بەڵام کاتێک ڕاستیەکەیان دەزانی کار لە کار ترازا بوو. دادگای بەریتانیا دوای 1 مانگ لە دادگاییکردنی بڕیاری کۆتایی خۆیدا و سزای زیندانی بۆ دەرکرد تا باجی یاریکردن بەستی مرۆڤەکان بدات. بیکەر بە 18 تۆمەتی ساختەکاری سزای 17 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا، ئەمەش درێژترین سزایە کە تا ئێستا لە بەریتانیا بەوەی ساختەکاری سۆزداریەوە دەرچووە. ئەمڕۆ داوازانێکی مەترسیدارە بۆ هەمووان لەم جیهانە دیجیتاڵیەدا کە ئاستەکان لە پانتایەکی گەورە و شاراوەدا بۆ یەکتر ئاڵوگۆڕ دەکرێن. ئاکام بەرداوامین لە ئێستا میوانەکەمان ئامادەیە کەواتە دەستەکەین بە گفتوگۆکانمان. سڵاو لەبێ کاک عەلی بەیانی و باش، هیوادار مێسا بتوانی بەباشی گفتوگۆمان لەگەڵا بکەی سەبارەت بۆ ڕێنمایانی کە لە ئێستادا سەبارەت بە بەفربارین و ئەو کەشە ساردەی کە ئێستا دەرتان کردووە. ئەو ڕێنمایانی کە ئێستا دەرتان کردووە چین بۆ هاوڵاتیان؟ بەڵێ بەناوی خۆی گەورە سڵاوتان لێبێ، سڵاو لە بەڕێستان و سەرجەم بینەران بیسەران. لەم ساتەدا کە نیشتیمانەکەمان بە سپیایی بەفر و نیعمەتی باران داپۆشراوە، ئێمە لێرەی نەک تەنها بۆ ڕێنمایی بەڵکو پێکەوە بۆ کەشێکی ئارام سەر شەقامەکان بۆ شوفێران دابێ بگەن ئینشاءڵڵا پێکەوە. ئەگەر باس لە ڕێنمایی هاتوچۆ بکەین، دیارە ئێمە لە پێیجی بەڕێوەبەرایەتی و پێشتریش ڕۆژانەش ڕێنماییمانداوە بۆ شوفێران کە پابندن بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ و لە ناویشیاندا تەمان کۆمەڵێک ڕێنماییمانداوە. بەس ئەگەر بڵین باس لە کەشی باران و شوفێریکردنا و بەفر و ئەوە ژینگەیەکی تایبەتە، بۆیە دەبێت شوفێران زیاتر پابند بن بە یاسا و ڕێنماکان هاتوچۆ. ئەگەر باران و بەفر جوانی سروشتن، بەڵام بۆ شوفێران تاقیکردنەوەیەک و وریاکردنەوەیشی گرنگە، دەبێت زیاتر دان بە خۆدا بگرن لە کاتی شوفێریدا. لە کاتی بەفر و باراندا تکایە لەم کاتانەدا شوفێران بە هێواشی شوفێری بکەن و چونکە شەقامەکان خلیسکن، شەقامەکان وەک پێویست وە کاتی ئاسایی لە کاتی شوفێریکردندا یعنی ئاسایی نین، دەبێت ئێمە زیاتر وریابین. شوفێریکردن لە کەشی بەفرباریندا مەترسیدارە، دەبێت ئێمەی شوفێران بە شێوەیەکی گشتی ئەمە بزانین، ئەمەمە لامان ڕوون بێ کاتێکی ئێمە شوفێری دەکەین لە کەشێکی بەستەڵەک و کەشێکی بەفرباریندا بزانین مەترسیەکانی دوو هێندە و چەند هێندەیە، بۆیە ئەگەر زەرور نەبێ، ئەگەر پێویست نەبێ نەڕۆینە دەرێ. بەڵێ باشە کاک عەلی، هەندێک جار لێرە و لەوێ لە کاتی بەفرباریندا شۆفێران بە تایبەتی گەنجان سەرکێشیەکان ئەچنە ناوچە شاخاییەکان، یاخود ڕێنمایی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ڕاپەڕین چییە بۆ ئەوەی کە لەم کاتەیە هاوڵاتیان شۆفێران سەردانی ئەو ناوچە مەترسیدارانە نەکەن؟ سپاس. ئێمە سەرەتا ئاگادارمان کردوونەوە، تکامان لێکردوون ئەگەر پێویست نەبێ نەڕۆنە دەرێ، نەچن بۆ شوێنانەی کە مەترسیدارن یاخود بەفری لێباری، و ئەگەر تووشن ئاگادارمان کردنەوە پابەندی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بوون لە ناویاندا چێککردنی ئۆتۆمبیلەکان، بزوێنەری ئۆتۆمبیلەکان یان سیستەمی برێک و سیستەمی ABS، بە تایبەتی ئۆتۆمبیلانی کە ABS نەبن ڕەنگە مەترسی زیاتر بێ لە ئۆتۆمبیلەکانی تر، بۆیە دەبێ چێکی بزوێنەرەکەمان وەرەوە چێکی ABS-ەکەمان یاخۆ سیستەمی ئیسڵاپەکەمان بکەین، یان کۆمەڵک کەرەسە هەیە لەگەڵ خۆمان پێمان بێ، بۆ نمونە زنجیری تایە، یان بۆ نمونە کەرەسەکانی ناو سندوق جەگ و یاخود سێگۆشەی فسفۆر و یان ئەو کەرەسانی کە پێویستن لە کاتی پەککەوتنی ئۆتۆمبیل دەبێت ئەوانەمان پێبێ. بۆیە شوفێران دەبێ
هەمیشە بە وریاییەوە بەهێمنی شوفێری بکەن و پابندن بە یاساڕەنماکانی هەچۆ مەسافەی نێوان خۆیان و ئۆتۆمبیلی پێشخۆیان دوو هێندە یان زیاتر بێ ئەگەر بڵێ سیستەمی دوو هێندە یعنی ئەگەر پێشتر مەسافەی ئەمان لە خێرایەکدا 10 مەتر بێ دەبێت ئێستا لە کاتی بەفرباریندا بیکەن بە دوو هێندە و زیاتر بە 20 مەتر و بە 25 مەتر لە نێوان خۆیان و ئۆتۆمبیل پێشخۆیان لە کاتێکی دیاریکراودا بۆیە ئەمانە ینی کۆمەڵی ڕێمانیا خۆت مەژغوڵی شوفێران بەشێک لە شوفێران لەگەڵ شوفێریەکاندا تۆڕە کۆمەڵاتیەکان بەکاردێنن بەکارهێنانی مۆبایل باهۆی ڕسم گرتن و تەسویر و ئەمانە بە تێکڕا مەترسیدارن تکایە شوفێران پابند بن ئەوانە مەکەن بڵێ بەڵێ کاک علی پرسیارێکم هەبوو دەربارەوەی کە ئێوە بە تەواوەتی ئەو شوێنانەی کە بەرزن یاخود و کوشە ناوچە خاویەکان بە هیچ شێوێک قەدەغەتان نەکردو بۆی کە هاوڵاتیان لەم کاتە سەختانیان نەچنە سەر شاخەکان تووشی ڕوودا و نەبن لەوانەیە هەنێک کەس کە بارودۆخەکەش خراپێەوە ئەو شتانی کە بەڕێزیش باسی کرد پێی نەبێت و دووبارە دەبێتە هۆیەوەی کە کێشە دروستکە و تووشی ڕووداوی هاتوچۆ ببێت بۆ ئەو کەسانەشی کە پێیانە دووبارە ببێتە هۆی کێشە و زیانی لێ بکەوێتەوە ئێوە هیچ بنون لە ئەو بەرەزانی کە لە لای ئێوە کار دەکەن و لەوێ ئامادەیان نییە بۆی ڕێگری لەمانە بکەن ئێوە قەدەغە ناینی قەدەغە نەکراوی شوێنەکە نابێ بەڵام ئاگادارمەکردن و ڕێنماییمان کردن لەو شوێنانی کە پێویستە ئەفسەر و کارمەندی ئێمە لێیە ئەگەر پێمان گوتون وەک عەرزم کردی پێمان گوتون مەچوون ئەگەر چوون ئەم کەرەسانەتان پێبێ ئەم پابندی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بن چونکە ناکرێت شوێنێک شەقامی لێیە یاخود بڵێن بەفربارین لێ ئێمە ئێستا بە شێوەیەکی گشتی خەڵک لە وەرزی بەفرباریندا بۆ کەشێکی خۆش بۆ کاتێکی خۆش بەسەربردن دەستە شوێن بەفربارین بۆ تەسویر و ڕسم و یاخود لەگەڵ کۆمەڵێک هاوڕێی ئازیزان بەڵام ئێمە دەڵێن تکایە تکایە لەگەر هەد لۆپە بارانێک لەگەڵ هەڵ پارچە بەفرێک ئێوە زیاتر هۆشیار بن ئێوە زیاتر پابند بن چونکە پابندبوونی ئێوە یعنی سەلامەتی هەموو مسۆگەردەکە ناکرێ شوفێرێک سەرکێشی بکە سەرکێشی بکە لە کاتی شوفێریکردندا بۆ حەزێک بۆ خولیایەک بەڵام خێزانێک لە ماڵە چاوەڕێی دەکا لانی چۆن دەڵێ بۆ کاتێکی کەمی خۆی ینی کۆمەڵێک خەڵک جیرۆ دەبکە بە کێشە و معانات و مشکیلەوە زۆر باشە کە عالی ئەمەش لە ڕێی پرۆگرامی بەیانی کوردستان نیوزەوە داوا لە هاوڵاتیانەکەین چ لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بێ یاخوتای هەرێمی کوردستان پابەندی ڕێنماییەکانی هاتوچۆ بن باشە کە عالی جیاواز لەم بابەتە من ئەمێ بزانم سنووری ئیداری ڕاپەڕین سنوورێکی گەورە و فراوانە با بزانم بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ئیداری ڕاپەڕین چەند بەڕێوەبەرایەتی کەی لێ بێتەوە هەر لە سنووری ئیداری ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی کار و چالاکیەکانیشتان بەڵێ مەبەست لە بەڕێوەبەرایەتی دائیرەکانی تریان هەر بەڵێ بەڕێوەبەرایەتی گشتی ئیداری ڕاپەڕین چەند بەڕێوەبەرایەتی تری لێ بێتەوە وەک ئاشکرایە کە چەندی قەزا و ناحەی لەسەر سنووری ئیداری ڕاپەڕین بەڵێ بە شێوەیەکی گشتی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ یان بڵێن سنووری سربەخۆی ئیدارەی ڕاپەڕین وەک سەرجەم ئیدارە سربەخۆکانی تر سەرجەم بەڕێوەبەرایەتیەکانی تری لێن بۆ نمونە بەرگری شارستانی یاخود بڵێن شارەوانیەکان ئەوە هاتوچۆ من مەبەستم هاتوچۆیەکە علی بەڵێ سەرجەم ئەو بەڵێ ئێمە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ڕاپەڕین طبعا دوو بەشمان هەیە بەشی پشدەر و بەشی ڕانیە کە هەردێکیان سەربنکەیەکی بۆ نمونە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ڕاپەڕین فەرعێکی لێ بدە کە پێ دەگوترێت بەشی ڕانیە لە بەشی ڕانیە چەند بنکەیەکی هەیە بنکەی بێتواتە وەروە بنکەی حاجیاوە بنکەی چوارقوڕنا و بنکەی ڕانیە و بەشی پشدەریش ئەمیش سنوورەکەی چەند بنکەیەکی هاتوچۆی لێیە کە بنکەی قەڵابزێ بنکەی ژاراوە بنکەی سەنگەسەر هەرێکیان سنوورەکەی فراوانە و هەڵدەستن بەکار و چالاکی خۆیان و وەڕێخستنی شەقامەکان و ئۆتۆمبیل لەسەر شەقامەکان بەڵێ کاک علی سەبارەت بە کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ڕاپەڕین ئەو کار و چالاکیانی ئەنجامتاناوە لەم ساڵە چین و پلانتان چیە بۆ ساڵی 2026
ئێمە لە بەڕێوەبەراتی هاتوچۆ ڕاپەڕین زیاتر جەخت دەکەین سەر هۆشیاری هاتوچۆ لە ناویشیاندا هۆشیاری تاک چکە بەلامانەوە هۆشیاری تاک لە هاتوچۆدا گرنتی سەلامەتی خۆمان و ڕۆڵەکانمان دەکات گەر ئێمە هۆشیاری تاکمان بەرز بێ ڕووداوەکانی هاتوچۆمان کەم دەبێت ئێمە بەردەوام لە ڕێی بەشی ڕاگەیاندن یاخود سەرجەم بەشەکانی کە پەیوەستن بە خزمەتی هاوڵاتیان سینە ناو هاوڵاتیان ناو شوفێران لە مەکتەبەکان لە باخچەی ساوانەوە هەتا زانکۆ پەیمانگا بەردەوام سیمیناری هۆشیاری هاتوچۆمان هەیە چەند ستافێکمانی لە سنووری هەموو بنکەکان ستافی هۆشیاری هاتوچۆمان هەیە بە کارمەندی ڕاهێنراو بۆ ئەوەی وانەی هۆشیاری هاتوچۆ بە منداڵان بە گەنجان بە شوفێران بە خوێندکارانی زانکۆ بە خوێندکارانی پەیمانگا بڵین ئەمانە لە ڕێگەی خول و پانێڵەوە لە ڕێگەی سیمینارەوە لە ڕێگەی پانێڵەوە لە ڕێگەی سیمینارەوە سەرجەم کەرەسەکانی کە پێویستن لەو سیمینارەدا عەرزیان کەین سەرجەم کەرەسەکانمان دابین کردووە بۆ ئەوەی منداڵان بۆ ئەوەی هەرزەکاران بۆ ئەوەی شوفێران بە عەمەلی پێمان گوتون لەسەر شەقام ئەم جۆرە بەم ئەم تەسەڕوفاتانە یاخود بڵێ ئەم پابەند نەبوونانە دەبێتە هۆی بوونی ڕووداوەکانی هاتوچۆ وە پێچەوانەشەوە ئەگەر نەیانکەین ئەگەر پابەند بین ڕووداوەکانی هاتوچۆ نابن بەڵێ باشە کاک عەلی بە شێوەیەکی گشتی کێشە و گرفتەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سنووری ئیداری ڕاپەڕین چێ بە بەڕێوەبەرایەتەکانی تیش کە لە قەزا و ناحیەکان هەن بۆ نمونە کەمی کارمەند بێ یاخود هەر پێداویستێکی تر بێ گرفتەکانتان چین لەو بارەوە بە شێوەیەکی گشتی داواشتان چ لانی پەیوەندیدار بۆ ئەوەی ئەم بابەتانەتان بۆ چارەسەرکەن ئەم گرفتانەتان بۆ چارەسەرکەن بەڵێ بە دڵنیاییەوە بەڕێوەبەراتی هاتوچۆ ڕاپەڕینیش بەدەر نییە لە کەم و کوڕی ئێمە کۆمەڵە کەم و کوڕیمان هەیە بە تایبەتی کەمی میلاکمان هەیە کەمی میلاکمان هەیە لەبەرەوەی بەڕێوەبەراتی هاتوچۆ ڕاپەڕین کە دروست بوو کارمەندی کەمان بۆدانە مەزرا لەسەر ئەو بنکانی کە لە ناوچەکەدا هەبوونەوە بەش و بنکانی کە لە ناوچەکەدا هەبوون بەڕێوەبەراتی دروست بووە لەسەر جەم سنووری بنکەکانەوە بۆ ناو بەڕێوەبەراتیش کەمی کارمەندمان هەیە واروە نەبوونی یاخود بڵین کەمی ئۆتۆمبیلی یەکێکە لە کێشەکانمان ئەمە بەداخەوە بوونی قەیرانی دارایی و شەڕی داعش و ئەمانە کۆمەڵێکەوە کار بووی کە سنوورەکەمان یاخود ئەم کەم و کوڕیانەمان هەبن لە بەڕێوەبەراتی هاتوچۆ ڕاپەڕین بەڵێ عەلی عەبدوڵڵا و تەبێژی بەڕێوەبەراتی هاتوچۆی ڕاپەڕین زۆر سپاسکان بەیانێ لەگەڵمان بووی بۆ هیوایی کە هاوڵاتیانیش پابەند بن بۆ ڕێنمانی کە بەڕێستان دەرتان کردو زۆر سپاس